ئیتاڵیا دەواازەی کۆچبەران دادەخات. کەمپینی بانگەشەکەی با دژە کۆچبەر ناسرا هەرکە دەسەڵاتیشی گرتە دەست یەکەم گوتاری تایبەت کرد بۆ پرسە و جەختی لا جێبەجێکردنی بەڵێنەکەی کردەوە. جۆرجیا مێلۆنی سەرۆکوەزیرانی نوێی ئیتاڵیا لە بەردەم پەرلەمانتارانی وڵاتەکەی داگوتی دەبێت ئیدی ڕێگە لە کۆچبەرانی نایاسایی بگرین کە بە ڕێگەی کەناراوەکانی ئیتاڵیاوە دەگەنە ئەوروپا. جۆرجیا مێلۆنی سەرکردەی پارتی ڕاستڕە و دیارترین بەڵێنی لە کەمپینی هەڵبژاردنەکان کۆتایهێنان بوو بە کۆچی نایاسایی. ئیتاڵیا دەواازەی چوونی کۆچبەرانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقایە بۆ ئەوروپا. با گوێرەی راپۆرتێکی BBC ئەمساڵ زیاتر لە 77,000 کۆچبەر ڕێگە ئاوێ مەترسیدارەکانیان بڕیوە بۆ گەیشتن بە کەناراوەکانی ئیتاڵیا لەوێشەوە بۆ وڵاتانی دیکەی ئەوروپا. مێلۆنی بەڵێن دەدات ڕێگری لەو بەلەمانە بکات کە لە باکووری ئەفریقاوە دەیانەوێت خۆیان بگەێنە ئیتاڵیا. ئەو دەڵێت پێویستە بازرگانیکردن با مرۆڤەوە بۆستێنین ئەگەرنا ئامانجیان نییە مافی پەنابەری ئەو کەسانە بخەینە ژێر پرسیارەوە کە لە شەڕ و ئاژاوی وڵاتەکانیان هەڵدێن. ئەو کاتەی مێلۆنی لا کۆبوونەوەی پەرلەمان بوو هێڵی گەرمی کۆچبەران هۆشداریدا 2 بەلەمی لیبیا بە 1350 کۆچبەرەوە کە لە نێویاندا ژن و منداڵ هەبوون دەستگیر کران و پۆلیسی ئیتاڵیا بۆ دوورگەی سیسیلیای وڵاتەکەی گواستونێتیەوە. گوتەبێژی ڕێکخراوی با ناوچوونی کۆچبەرانی نێودەریا بە BBC گوتووە هێشتا وردەکاری سیاسەتی نوێی ڕۆمایان بەرامبەر پرسی کۆچبەران و بەندەرەکان پێ نەدراوە، بەڵام داخستنی بەندەرەکان پێچەوانەی یاسانی دەوڵەتیەکانە کاتێک خەڵک لە تنگانەدا پەنایان بۆ دەبەن.